ئەمڕۆ حەڤەیدا لە ناو دادگای سلێمانی بە بڕیاری ئەنجومەنی سەندیکای پارێزانی کوردستان کە لە سەیدا کۆبوونەوەیەکیان بەست و قەراردرا بەوەی کە هەڵبژاردنەکانی نادنی نێردەکان بۆ ناو کۆنگرە بەداخراو بێت. ئەمڕۆ هەڵبژاردن لە هەموو سەتاسەری کوردستان بۆ نادنی نێردەکان بۆ کۆنگرە ئەنجامدرا، بەڵام لە دهۆک و سلێمانی هەڵبژاردن نەکرا لەبەر ئەوەی یەک لیستمان هەبوو، ئەویش لیستی دوو حیزبی دەسەڵاتدار بوو، لیستی منافز نەبوو، بایکۆتیان کردبوو. ئەمەش بۆ خۆی عیبێکە بۆ ناو سەندیکاکەمان کە پارێزەرەکانی ناو سەندیکان نەتوان خۆیان بەیعەت بدەن بە نێردەکانیان بۆ ناو کۆنگرە. ئایا بێ ئەو کۆنگرەیە چۆن بتوانێت چاو بە هەموو کارەکانی ناو ئەو 4 ساڵی ناو سەندیکاکە بخشێنێتەوە کە 4 ساڵە سەندیکا کە ساڵێکی شەرعەتی نەما بوو. ئێمە توانین 3 ساڵ ئەو 3 ساڵات چۆن کاری کردووە، ئایا ئەتوانین متمانە بەو نێردانی خۆیان بکەین کە ڕۆشنێتە ناو کۆنگرەوە کە لە لای حیزب هەڵبژێردراون.